شارەوانی سلێمانی ئەڵێت ڕۆژانە سلێمانی نزیکەی 1200 تۆن خۆڵ و خاشاشی یەکە فڕێدرێت بە گوتەی ئەوان لە 150 بۆ لە 160 خۆراک و پاشماوی خۆراک و مادیان دامیە لە 140شی پلاستیک و کارتۆن و مقەبا و شوشەیە هەرچەند ئەم داتانە دواتر باسیەکەین کە ڕەنگە جیاوازی هەبێ ئەو خۆڵ و خاشاکە مانگانە پێویستی بە ملیارێک و 300 ملیۆن دینار هەیە بۆ فرەدانی لە 5 زۆنی سلێمانی کۆکرێنەوە هەر زۆنەی نزیکەی تێچووی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکە و فرەدانی نزیکەی 250 بۆ 270 ملیۆن دینارە. ئێستا من لێکێکم لە پرۆژە استراتیژیە گرنگەکان کە ناوی ویزگەی یان کارگەی چارەسەرکردنی خۆڵ و خاشاشی ڕقی سلێمانیە بەڕێوەبەری ئۆپەرێشنی ویزگەکە ئەمە کاکتوانە جعفەرە ئەزمونێکی زۆری هەیە لەم بوارە گفتوگوێ لەگەڵاکەم کاکتوانە و کاتەوە باش بەخێر بێن ماندوو نەبی زۆر سپاس ئەمەیە باسیەوە بۆ بکەی ئەمەی کە لە تەنیشتی ئەمایە ئەمە هەمووی پارەیە ئەو بۆ چی خۆڵ و خاشاکی سلێمانی و کوردستان پارە ناکەن ئەو بێقیمەتە مۆزوعەکە چییە؟ تاوان پێشکی بەخێر بێن سەر چاو ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە تا گرنگجی پێبین کەمە بەڕاستی باش بابەتی خۆڵ و خاشاک و ژینگە بەڕاستی سەبارەت بە جوابی پرسیارەکە وەڵامی پرسیارەکە زۆر بە کورتی و بە سادەی خۆڵ و خاشاکی وڵاتی ئێمە بەگشتی پارەی ناکە یاخود پارەیەکی زۆر کەمەکات لەبەرەوەی کە تێکەڵە ئێمە جیاکردنەوەمان نییە بەڕاستی لە وڵاتانی پێشکەوتو یاخود هەت با بڵین چەمکی چارەسەرکردنی خۆڵ و خاشاک لە ڕاستیە یەکەم خاڵ و دەستپێکی جیاکردنەوەی لە وڵاتی ئێمە ئەوە تا خۆتانەی بینن هەموو بابەتی شتیایە باش ئەوەی کە بەجیازابرێت بەجیاش بارەکرێ بەجیاژوارەکە بەدڵنیایی ئەگەر ئێمە لە ماڵەکانە سێ سنووقمان هەبوو ئەوە شوشەیە ئەوە نایلۆنە ئەوە پاشماوەی ئەندامیە ئەی بەجیا بارەکرێ دوایی بەڵێ دوایی بەجیا بارەکرێ و چکە لە کوردستانە توانی بەجیاباریکەین لە کوردستانە بەڕاستی ئەکرێ یعنی شتێ نیە نەکرێ ئەی وڵاتانی پێشکەوتو چۆن گەیشتن بەو ئاستی باشە بەڵام ئێستا ئێمە گە بەجیاش داینین ئێستا لە حاڵتە ناتوانین بەڵێ کێشەی وڵاتی با بڵێن یاخود شاری سلێمانی و بەگشتی وڵاتی شوک و وڵاتی خۆمان کێشەکەی ئەوەیە ئەگەر جیاکردنەوەش بکەین لەم مەرحەلەیە بەڕاستی دوجار لە کۆتا قۆناغیا لەبەرەوەی تێکەڵەکرێتەوانێ ئەتوانم بڵێم وەکووا هیچمان نەکرد باشە یعنی کەواتەیە بەجیا دابنرێ ئەبێ بەجیا دابرێ بەجیا بار بکرێ بەڵێ ڕاست بەجیاش چارەسەر بکرێت لە ویزگێکی وایە خۆی کە لە سەرەتاوە جیات کردەوە بێگومان بەجیا بارەکرێت چونکە لە ڕاستیە ئەم بابەتانە کە کلاسیفیکیشنی بۆکەین یاخود پۆڵێنکاری بۆکەین بە پێی جۆرەکەی ئەو کاتە تەکنۆلۆژیا و شێوازی چارەسەرکردنەکەشی بە پێی ئەو پۆڵێنێ ئەم کارگەی ئێوە بەڵێ چەند ساڵە کەوتوتە ئێمە 2 ساڵ زیاتر 2 ساڵە چەندی تێچووە نزیکی 6 میلیۆن دلاری 6 میلیۆن دلاری تێچووە ئێوە بەجیا چارەسەری ناکەن تریتمنتی بەڵێ ڕاستە کارگەکەوات دیزاین کراوەکە هەمووی بەیەکەوە بکرێ طبعا ئەم کارگەی لە ڕاستیە بەشێک لە ئەو تێچووە گەورەی کە هەیبووهی ئەوەیە کە گروپی کۆمپانیەکانی فاروق هەستاوە بەهێنانی تەکنۆلۆژیا و کارگەیەک کە لە ئاستێکی زۆر بەرزایە تا بتوانێت لەگەڵ ئەم خۆڵ و خاشاکە تێکەڵی وڵاتی خۆمانە گوزەرکات ینی ئێستا خۆڵ و خاشاک لە سلێمانی با بڵین نەک پارە ناکە 6 میلیۆن دلاریش لە چارەسەرکردنی خەرجکرا بەڵێ بێگومان ئێوە ڕێکوتنێکتان هەبوو لەگەڵ حکوومەتە حکوومەت ساڵانە نزیکەی 7 میلیۆن دلارتان باتێەوە تا ئێستا چەند یاوە پێتان توانم بڵێم هیچ سفر هیچ بۆچی وڵای ئەو پرسیارە پێم وایە بێ باشتر وایە لە حکومەت بکرێ نامەسەن کە ئێوە دەپرسیارانێکردون بەڵێ بۆڵێم لەوان بکرێ بەڕاستی لەبەرەوەی ئێمە چەندین جار داوامان کردووە ئێمە بەڕاستی تا وەڵامێکی کۆنکریتیمان دەست نەکەوت باش ئەو خۆڵ و خاشایی کە دێ ئێستا توانای بەرەمێنانی بۆ چارەسەرکردنی خۆڵ و خاشاک لەم کارگەیە چەنە ئێمە ڕۆژانە ئەتوانین زیاد لە 1100 تەن چارەسەرکەین 1100 بەڵێ شارەوانی سلێمانیە لە 1200 تۆن پاشماوەی خاشاکە لە سلێمانی ئێوە هەی هەموو سلێمانی وەرەگرن ئێمە ئەتوانی هەموو سلێمانی وەرگین ئەتوانیا وەریشتان گرتووە ئێمە جا ئالێرە تۆزێ ڕوونکردنەوە پێویستە بەڕاستی ئەو بڕێی کە شارەوانی سلێمانی خەمڵاندوێتی بەڕاستی لە ئەرزی واقع شەردنی ئەوە نەبێت چەنە ئێمە ئەوەی کە وەرمان گرتووە تا ئێستا پێیگەیشتوین زۆرترین بۆمان هاتوێ 850 تن بووە ئەمە باسی تێگەڕاکەین ئەگەر ڕۆژی وامان هەیە لە هەفتەکەیە زیاد لە 1300 تەنە بەڵام ڕۆژی پێشتر مەوادمان سفر بووە
یعنی بە تێگڕای ڕۆژانە بەڵام فەرقتان زۆر زۆرە ئەوڵێ 1900 ئێوە هەمووشی وەرەگرن ئێمە هەمووشی وەرەگرین ئێوە قەپانتانەیە ئێمە قەپانمان هەیە بەڵێ ئەوەی ئەوان لە ئەشوایی وتوانیان ئەوان با بڵێن خەمڵاندنە ئەوەی ئێمە بەڵێ بەڵێ بەتەکی هەر بار هەڵگرێک بە کێشان هەر بار هەڵگرێک هەر سیارێک داخڵی ناو کارگا بێت ئیلا بێ بە قەپانە تێپەڕ بێت جیاوازیەکتان هەیە لە ڕێژەی پاشماوە ئەوان باسی 150 دەکەن کە مادەی ئەندامی پاشماوی خۆرە ڕاستە تەمان پێشەکی ئەگەر بەگشتی بڵێن ڕێژەکە گرنگیشی ئەو تۆی نییە چونکە دوجار ئەبێ هەرچەندێک بێ ئەو ڕێژەیە هەر بێ چارەسەرکرێت باش بەنیسبەت ڕێژەکەەوە بڵێ ئێمە بە پێی توێژینەوەکانی خۆمان کە کردومانە ڕێژەی ئەندامی نزیکی 180 بۆ چلە ئەو ڕێژەیە نییە هەرچەنە ئێمە ئەو توێژینەوانی کە باسیەکەین کردومانە لە ڕاستیە تازە نییە چکە بابەتی خۆڵ و خاشاک بابەتێکە پەیوەستە بە شێوازێکی زۆر ڕاستەوخۆ بە ڕێژەی دانیشتوان و بە شێوازی ژیانی دانیشتوانی ئەو ناوچەیەوە بۆیە ئەوەی کە منی ژێڵم لەوانێ ئێستا گۆڕانکاری بەسەرات ئۆکەی بەڵام ینی بۆ کارگەکەی ئێوە وا باشە زۆربەی ئەندامی بێ خۆرە پاشماوی خۆراشی بێ یان ئاسن و پلاستیک و بەدڵنیایی و ئێمە ناڵێن زۆربەی ئەندامی بێ چونکە وەکو هەموو شتێکی تر وەکو هەموو بابەتێکی تر هەر شتێ لە بڕی خۆی زیاتر بێ لەوانەیە زەرریشی زیاتر باشە کاکتوانە ئێوە ڕۆژانە 800 تۆن پاشماوەی و خاشاکی سلێمانی وەرەگرن چارەسەریەکە ئەیکەن بە چی؟ ئێمە ئەیکەن بە سوتەمەنی جێگرەوە کە دۆستی ژینگێ چی سوتەمەنی ناوی با بڵێن دەستەواژە زانستیەکەی کە هەر کورکراوەشە RDF یاخود ریفیوز درایڤت فیول ئەم جۆرە سوتەمەنیە لە شکلی دۆخی ڕقایە باشە و وەکو وتمان دۆستی ژینگەیە دۆستی ژینگەیە بە مانای چی جۆرەکانی تری سوتەمەنی کە لە کارگەکانە بەکارێت زیاتر نەوتی نەوتی ڕەشت کۆمەڵی دەرهاویشتەی زیان بەخشی هەیە بۆ ژینکە دەرهاویشتەکانی ئەم جۆرە سوتەمەنیە زۆر لەو کەمترە چەند تۆن ئینتاجەکان ئێمە تقریبا ناتوانین بڵین ئەوەی کە وەریگرین نزیکەی نیوە کەمتر ینی ڕۆژانە چێتە ئێمە توانین با بڵین بەو بڕێی ئێستا نزیکەی 300 تەن بەرهەم بێنین ڕۆژانە 300 تۆن RDF بەرەمێنن کە سوتەمەنیەکە دۆستی ژینگەیە و ئەیدەن بە کارگەی چیمانتۆکان باشە ئەوە تۆنی بە چەنە؟ ڕاستیەکەی ئەو با بڵین نرخەی کە دانراوە لەسەری دەڵان دیارە نرخەکەی لە جیهانە پەیوەستە بە نرخی نەوتی ڕەشەوە ئەو بەرز بێتەوە ئەوش بەرزە بێتەوە ئەو دابەزە ئەوش دابەزێ بەڵام ئەو نرخەی کە بۆ ئێمە دانراوە با بڵین بە پێی ڕێکەوتنگی کە کراوە لە نزیکی 20 دۆلارێکە ڕێکەوتنیەوە لەگەڵ حکوومەتە بۆ چارەسەرکردنی تۆنێک لە پاشماوە چەندە؟ یعنی بەپی ستاندار بۆ منە لە وڵاتی کەیە قسەیەکە کرێ کاکتوانە کە خاشاک پارە ئەکا کۆمپانیەکان سم بە خۆڕایی وەرێگرن ڕەنگە پارەش بن بەڵام ئەو کارگەی کە خاشاکە چارەسەرەکە خۆ بە خۆڕایی چارەسەری لەسەر ئەسی وڵاتانە مەسەن ئێوە زانایتان لایە بۆ منە لە ئەوروپا لە ئەڵمانیا تۆنێک بە چەند وەرەگرن چارەسەریەکەن ئێوە بە چەند وەرێگرن ڕاستیەکەی ئێمە بە پێچەوانەوە ڕێکەوتنەکەی ئێمە لەگەڵ حکوومەتە پێویستە حکوومەت پارە بەڵێ باشە چونکە من هەمیشە نمونەیە هێنمەوانێ حکوومەت بە تایبەت لە وڵاتی خۆمانە لە سێکتەرەکانی وەکو پەروەردە پارە سەرفەکە مەسەلەن خوێندن لە وڵاتی ئێمە بە بەلاش کارتی خزمەتگوزاری ڕاست باشە تەندروستی باماشیەوە باشە بەڵام لەوانەیە لە لای قورسە نەک لەوانەیە بگرەوایە لە لای قورسە ئەگەر لە ژینگەیە پارە سەرفکە باشە ئێمە ئەو پارەی کە با بڵین دانراوە کاتی خۆی ڕێکەوتنی لەسەر کراوە لە ڕاستیە وەکووتمان بەو شێوازە تەقلیدی کە حکوومەتی خۆجی شاری سلێمانی ناوی ناوە چارەسەر ئێوە ڕێکەوتنەکە حکوومەت تانی بە چەند ئێمە ڕێکەوتنەکەمان 80 دۆلارە 80 و کەسرێکە باڵێ 80 دۆلار بەڵێ بەڵامەکوتمان تا ئێستا هیچ پارێکمان بۆ سەرف نەکرد گوێم لە کۆمنتی کۆتاییت بێ ئەگەر ویزگەی چارەسەرکردنی خۆڵ و خاشاکی ڕقی سلێمانی نەبێ بەڵێ ئەم خۆڵ و خاشاکە پێشتر چۆن بوو ئێستا چی لێ من پێم خۆشە ئەگەر برادرانی کامێرا تەسویری ئەو بەربکەن بە تەشیر ئەو شاخەی ئێستا بەرامبەرمانە ئێمە کاتی ئێرەمان دروست کرد ئەویا دۆڵێ بوو ئێستا بۆ بە شاخێ لە کاتێکە ئێمە لە ماوەی ئەم 2 ساڵ ئیشکردنەمانە زیاد لە 250,000 تەنمان چارەسەر کردووە واتە گەربیێنی تەبەرچاوی خۆت بەوەی کە ئەو بڕە نەچۆتە ئەوێ وای لاتوە ئەگەر ئەم بڕش بچواتە ئەوێ چی لێها 250,000 تۆنەکە ئەوەی کە لی ماوەتەوە ئەو بەشە خاشاکە کەمێکە لەو بەرە یعنی 250 ئەوە چەند تۆنە ئەوە بڕێکی زۆر کەمە لەوانەیە 100 تەن نەبێت بەڕاستی 250,000 تۆن
بووە بە 100 تۆن 100 تۆنەکەش کەمتر بەڕاستی ئەو ژمارە ینی زۆر دیسان باوا دابنین 70 تۆنیشە بۆن و بەرامی ناخۆشیشی نییە چارەسەر بووە. یەکش زۆر گرنگە ئەوەیە کە ئەمان ڕۆژانە 800 تۆنان بۆ دێ ئەم 800 تۆن ئەگەر حسابیکەی بە قەبارە ئەبێ بە نزیکەی وەکو قەبارە 1300 مەتر سێجا وەرە ڕۆژانە 1300 مەتر سێجا خۆڵ و خاشا کۆبێتەوە دەستکاری نەکرێ وە لە داهاتوویەکی نزیکا بێ بە کێوی پیرەمەگرون دوای وای لێ شارەکەی تر حسابی خۆی ناکاتەوە بە جێ بێڵی چۆڵیکەی ئێستا زانیمان ئەوەی کە خاشاکی سلێمانی پارە ناکات چییە ئەوەیە جیا نەکراوەتەوە ئەبێ جیا بکرێتەوە بە جیا بار بکرێ بە جاش چارەسەر بکرێ و ئەبێ لە دواییە کە چارەسەرکرێت چۆن حکوومەت یا کۆمپانیاک پارادا بە پاڵاوگەیەک ئەڵێ 70 دلار تێمی ئەم نەوتەم بۆ پاڵێەوە ئەبێ پارەش بدا بە کارگەیەکی ڕسایکلین بڵێ بە ئەم پیسیم بۆ چارەسەر کە ئەژینە حکوومەت ئەبێ ڕۆژانە چاڵ هەڵکەنێ بۆ چەند بۆ 800 تۆن 800 تۆنی تێکا لە خۆڵ و خاشاک و پیسی پڕی کاتەوە بەیانی دیسانەوە شۆفڵ و حادیلە و گرێدەر و کارمەندیەوێ ئەو مادە ئەندامی پیسانەش بە مروری زەمن تێکەڵی زەویە بێ ئاوەکەی شەربەتاوەکەی چێتە خوارەوە لە داهاتوێکی نزیکە ئاوی ژێر زەوی بە تاواتی پیسەکە و گازی میسان زۆر فڕەیە کە لە ماوەی ڕابردووە تەقینەوە گرگرتن لە سلێمانی ڕوویدا کە کێشەی گەورەی دروست کردوایە کاکتوانە قسەکانم دروستە زۆر ڕاست.